نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. هەرێمی نبووەت ئەو ژینگەی پێغەمبەری خوا هێنایەکایەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەک ئەو ڕۆژەی تیایدا بوو ئاوا ڕۆژانی داهاتووشی دەبینی بگرە وەک لە پیناو دەستی لە بەرچاوی دابوون. ئەمەش یەکێک بوو لە خەسڵەتە تایبەتیەکانی ئەو وانە مەزنەشکە لە حودەیبیەدا هەڵمان هێنجا هەر ئەمە بوو. لەلایەکی ترەوە پێغەمبەری سەروەرمان یاسا و ڕێساگەلێکی وەها تازەی هێناوە لە بەرامبەر پیربوونی ڕۆژگاردا ئەوان بە تەڕ و پاراوی ماونەتەوە. تەنانەت دەتوانین بڵین بە تێپەڕبوونی ڕۆژگار گەنجتر دەبنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەلایەن پەروەردگاری بوونەوەرانەوە بە کۆمەڵە بنەما و ڕێسایەکی ئاینیەوە هاتووەتە مەیدان و لە سەردەمەکەی خۆیدا ئەو ڕێسایانەی بە مرۆڤی ئەو سەردەمە گەیاندووە و فێری کردوون. ئەوانیش دەستا و دەست گەیاندویانەتە ئێمە. خوا لەسەر جەمپێشینانمان ڕازی بێ. قورئانیش فێری ئەدەبی ئەمەک و پێزانینی چاکەی ئەوانمان دەکات و فەرمانمان پێدەکا نزا و پارانەوەیان بۆ بکەین. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. پەروەردگارە لە ئێمە و لەو برایانەشمان خۆش ببە کە پێش ئێمە ڕێبازی ئێمەیان گرتە بەرو لە دڵەکانماندا هیچ جۆرە بغز و چینەیەک مەخەرە دڵمانەوە لە ئاستی ئەوانەی ئیمانیان هێناوە. ئەمە گوزارشتە لە پێزانینی ئێمە بۆ چاکەی ئەوان هەتا دەگاتە هاوڵە بەڕێزەکان. کاتێک لە لای هەر گۆڕستانێکەوە دەوەستین دەست بەرز دەکەینەوە هەوڵ دەدەین ئەم ئەمەکداریە دەرببڕین لە ئەنجامی خستنەگەڕی وزە و ئەدایەک کە لە بیرکردنەوەی ئێمە دەترازێت هەتاوەکو سەردەمی پێغەمبەر پێشینانمان چەندین دەوڵەتی یەک لە دوای یەکیان پێکێناوە. یەکێک لە زاناخۆر ئاواییەکان دەڵێت بەڕاستی حەزرەتی موحەممەد زۆر مەزنە. بۆچی؟ چونکە لە سایه ئەو دەستور و بنەمایانەوە کە هێناونی زیاد لە 100 دەوڵەت دروست بوون و چەندین شارستانی لەژێر ڕۆشناییەکانیدا دامەزراون و لەشکر بۆ زۆربەی ناوچەکانی جیهان نێردراون. ئەو لەشکرانەش بەهۆی بلیمەتی سەرکردەکانیانەوە بەردەوام بە سەرکەوتووی گەڕاونەتەوە. ئەو سەرکردانە تەنها فەتحیان نەکردووە بەڵکو لەگەڵ خۆشیاندا مەشغەڵی زانیاریان هەڵکردووە. ڕۆژێکیش هاتووە ئەو مەشغەڵانە سەرانسەری جیهانیان ڕووناک کردوێتەوە و کردویانە بەلانکەی زانست و عیرفان. ئەوە بەغدا، ئەوە شوێنەوارەکانمان لە ئاسیای ناوەڕاست هەر لە مزگەوت و مەدرسەوە تا دەگاتە نەخۆشخانە و پەرزگاکان. وێڕای هەوڵی دوژمنان بۆ ڕووخاندن و سڕینەوەی مۆرک و سیمایان کەچی هێشتا هەرماون. ئەوەش ئەندەلوسی بێهاوتە بەسەرجەم ئەو شوێنەوارە دێرینانەیەوە کە بلیمەتانی دنیای زانست و هونەریان سەرسام کردووە. ئەوەش ئەندەلوس بە کلتور و هونەر و ڕەوشت و ڕێزگرتنیەوە لە بەها مرۆیی هاوبەشەکان. تەنانەت لە پاش تێپەڕینی 500 ساڵی پرستەم بۆ لە ناوبردننی کەچی هێشتا ئەو شوێنەوارەستەم دیدانە شاکارێکە دڵان بەرەو خۆی کەمەند کێش دەکات. ئەی ئەگەر بە چاوی کەسێکی هونەرمەند و شارەزای بواری جوانناسی تەماشای ئەم هونەرە مەزنانە بکرێت دەبێت چ تام و چێژێکیان هەبێت و مرۆڤ بەڕووی چه هەستانێکی لە دونیدا بکەنەوە. بەڵێ دوای ئەو بە شوێن هەنگاوەکانی ئەودا وەک چۆن هەزاران لانکەی زانست و بە سەدان هەزار کەڵەپیا و لە بواری هونەر و زانستدا پێگەیشتن ئاوەهاش سەدەها دەوڵەت کە تەمسیلی سیستەمەکەی ئەویان دەکرد بنیادنران. ئەمەویەکان، عەباسیەکان، سەلجوقیەکان، خەرزەمیەکان، دەوڵەتی قەرەخانی و دەوڵەتی عوسمانی تەنها چەندانەیەکن لەوانە. ڕەوانیە ئاینی ئیسلام بەراورد بکرێت بە ئاینی مەسیحی چونکە مەسیحیەت هەرگیز نەیتوانیوە لە کڵێسا بترازێت. دەوڵەت یا بەڕژێ میسیۆکراتی واتە بە گوێرەی ئیجتیهادی قەشە و پیاوانی ئاینی بەڕێوەچووە یان لەلایەن کەسانێکەوە کە هەڵگری هزری فەلسەفەی مادی بوون. بەڵام پەیام و ئاینەکەی پێغەمبەر بەو جۆرە نەبوو چونکە بەرنامەکەی ئەو لەسەر بناغی هەمەچی قوڵ و زیندوەکانی قورئان و سنەت بنیادنراوە و بەردەوام بووە. ئەو بناغانەی کە هەمیشە لە نوێبوونەوەدان و بەڕووی ئیجتیهاد داواڵان لە هەرێمەکەی ئەودا زەمن دەگۆڕێت و گۆڕانکاریش بەسەر ڕوخسارەکاندا دێت بەڵام کاکڵە و واتاکان وەک خۆیان دەمێننەوە. لەم دنیایەدا شارستانیەت و دەوڵەتان دانەیەکیان ئاوا دەبێت و بە دوای دادانەیەکی دی هەڵدێت واتە ئاسمان بە بەردەوامی خۆری لە ئامێز گرتووە.